جەماعەت ئێستا لەگەڵ هەودا خان بەرنامەیەکی جوان بوو بەخوا بەدڵ نەبوو نانە بەدڵم بوو بەس ینی حەزەکەم بینەران بڕیار بن بۆیە بۆکسێکدانین دوای ڕای خۆتان بڵێن لەسەری ئەنجا زۆر سوپاستان ئەەکەم کە منتان بانگێش کرد بۆ بەرنامە جوانە و باشترینەکان لایمە هەمیشە هەیە زۆر سپاسەکەم و بەڕاستی یەکشت گرنگە کە ئەو بانگێش دەکری بۆ بەرنامە زۆر ئێسراحەت بووم زۆر توانیم بە جوانی دوای شتەکان بەبەوە بەڕاستی زیرەکی و دەمێکە سێر دەگەین ئەنجا دایکم زۆری پێخۆش بوو بۆ بەرنامەکەی تۆ بانگێشکراون با پێ هەمووان زۆر سپاسەکەم جەماعەت بینەری بن لینکەکەیتان بۆ دارێم ئێوە خۆشەویستم بای بایکم بۆ جەماعەت بۆوانی کە نەیانتوانی بەڵایڤ بینەری پرۆگرامەکە بن هەر لە یوتیوب بنووسن NRT2 هەر کاتچنە ناو یوتیوب چانەڵەکەی NRTەوە یەکسەر نوێترین پرۆگرام کە دانراوە ئەوەی منە هیوادارم بینەری من یاخود لینکەکەیم لە بایۆ داناوە ئەتوانم بچنە بایۆ ئینستاگرامەکەم زۆر باسانی پەنجەیەک بە لینکەکە بنێن و بینەری بن ئێوە زۆر خۆشەویستم